لە پاش ناوبڕەکەەوە جارێک تر سڵاوتان لێبێت. ئێمە هەر لە تەنیشت ئاڵای کوردستانەوەین. لە کۆتایی بەرنامەکەمانە ئێمە هەر کەسێک کە چاوپێکمان لەگەڵا کردووە دوای پرسیارەکانمان وتمانە چاو دابخە یاخود دەست برە بە چاوتەوە. ئەو خەوەی کە تۆ ئەیبینی لە دوای هەڵبژاردنەوە خەوە بینی بە چێوە. کوردستان وەزعی چۆنە، مناڵەکانی کوردستان وەزعیان چۆنە، ئایا وەزعی خەڵکی کوردستان چۆنە؟ ئێوەش دیمەنەکانی ئەو خەڵکە و خەونەکانی ئەو هاوڵاتیە بەڕێزانە ببیستن و ببینن، بزانین کە دەستەگرن بە چایانەوە یاخود کە خەوە بینن چ خەوێک ئەبینن لە دوای هەڵبژاردنەوە. لەگەڵمانە هەست بە دنیایش خۆش بەڵێ هەستەکەی دنیا خۆشەوێت؟ نا هەستەکەی هەژارەکان باشە بێ وەزع هەرەوەیە کە هەبووە مناڵەکان چۆنن لەو خەیاڵی توێ؟ هەموو میواکانن هەرەوەیەکە هیچی نابێت نایەتە دی کرێنشینەکان ئەی ئەوانەی کە کرێچی ئەنی زۆر بخوانە من کرێچی هەر کرێچێ لەم خەیاڵی توێ مامۆستا چۆنە؟ مامۆستا مامۆستاکان وەزعیان چۆنە؟ هەمویان هەروکە خوانن هەروکە خۆیانە. گۆڕاوە ئەی پەرلەمانتارەکان چۆنە؟ ئەوانی زۆر لە سوونی خوان باشن وەزعیان نە؟ ئەبێ باش بن بەدڵنیایەوە ئەوا بینم کە پێش هەڵبژاردن ئەو وعدانی دایان بە میلەتەکەمان لە 100% ئەو لایەنەی خۆم لە 100% جێبەجێیان کردەوە. ژیانێکی ئارام، ژیانێکی عەدالەت، ژیانێک کە سوپا بێلایەنە، ئابووری کوردستان شەفافێتی پێوە دیارە. مرۆڤ دەتوانێت بە ئازادی قسە بکە، بێکاری نەماوە، هێزی کار خراوەتە گەڕ دەیان و سەدان. بەڵێ ژیانێکی زۆر خۆشە وەکو ژیانی هەموو وڵاتە ئەوروپیەکان. هەر کەسە و خواست و ئاواتێکی هەیە هەوڵ بە کە چاوی بەربوو یعنی دەستی بە چاوی لابرد خواست و ئاواتەکانی یعنی ئەو ئاواتانی کە بەدینە هاتووە بووی بێتە دی. لە دوای هەڵبژاردنەوە وەزعی کورد چی لێت؟ وەڵای ئەوەی کە ئێمە خۆمان ئاواتمان پێیەتی یەتە دی ئینشەڵڵا. ئاواتەکەمانەوەیە پشتگیری لە حکومەتکەین و پشتگیری لە خەڵکی میلەتی کوردکەن و ئاواتمانەوەی ئەو لیستەی کە خۆمانەمانەیە سەرکەوێت. یەکمان هەموو کەسێک ئاواتێکی هەیە کە لە دڵیایەتی و هەوڵەدا کە ئەو ئاواتی بۆ بێتە دی. کوردستان چۆن؟ من خۆ بەو شتەوە ئەبینم یعنی کە لە دڵمە یعنی ئەمەوەی سەر بەخۆی کوردستان بە تەواتی بێتە دی و بەو لایەنی کە خۆم هەڵێ بژێرم یعنی متمانی تەواویشم بەو لایەنە هەبێت بتوانن هەموو لیستەکان پێکەوە ئەو دروشمانەی کە بانگەوازی بۆ ئەەکەن لە ڕاگەیاندنەکان لە ڕاگەیاندراوی بینرا و بیسرا و ئەو دروشمانی کە مۆکی خۆیانە ئیشەڵا بتوانن بێن نەدی و گەلی کوردیش ئەو خەونی کە هەیەی لە ئایندێکی نزیکە بێتە دی. چییە بینێ هەز بە شتێکی خۆشەکەی بەس خەیاڵە هەموو شتانە هەمووی خەیاڵەکە بەڕای من هەمووی خەیاڵە. جادەکانمان چۆنە دوای هەڵبژاردن؟ هەر وەکو خۆیەتی هەر وەکو خۆیەتی. مناڵەکان چۆن؟ هەر وەکو خۆیەتی. هەژارەکان چۆن؟ ئەویش هەر وەکو خۆیەتی. خەوێکی ئەبینم کە ئەتوانم بڵێم ئامادە بوون ئاواتەکان و هەموو ئاواتەکانی دنیا تێتە دی ئەتوانن بێنەدی ئەو کەسانی کە متمانەی پێدەگا هەر کەسێکی لایەکی. وەزعی مناڵەکان چۆنە بینی دوای هەڵبژاردن؟ وەزع مناڵەکان بە تایبەتی مناڵی کە سوکاری فەقیر نەکەسی دەوڵەمەند و کەسانی تێر بە وەزعێکی ناخۆشەی بینم. باشە لە دوای هەڵبژاردنەوە کەم ئەندامان وەزعی ئەوانەی خواوەن پێداویستە تایبەتەکان چۆنە؟ لە دوای هەڵبژاردنەوە بە هیچ شتێکی ئەو توی نابینم. وڵاسە یەکسانیە یاسا سەروەرە دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە جیاتی پشتا و پشتکردنی دەسەڵات یاسا سەروەرە شەفافیەتە خوێنی شەیدان بە پێڕۆ نەچووە ئامانجەکانیان هاتوۆتە دی حکوومەتی هەموو کووردە هەرهی دەست و تاقمێک نییە دەستی حیزب لە زانکۆ و بازار و ئەمانە نەماوە لە ناو کۆمپانیاکان نەماوە ئەو خەون. بەڵێ هەر کەسێک کە دەستی گر بە چایەوە یاخو کە چای خۆی داخست خەی بینی بە دنیایەکی خۆشەوە هەنێ ڕای جیاوازیشی تیا بوو. بەڵام ئێمەش ئەگەر چاو دابخین و یاخو دەستگرین بە چاومانەوە ئەوە هیوادارین ئەوەی کە ئەیبینین وڵاتێک کە پڕ بێ لە خێر و بەرەکەت بۆ هەمومان، بۆ ژاران، بۆ مناڵەکان، بۆ خاوەن پێداویستەکان، بۆ مامۆستایان، بۆ فەرمانبەران، بۆ خانەنیشان،
بۆ کرێچەکان کە ببنە ساحیبی خانووی خۆیان بۆ مولایەک خێرباتەوە بە ئاشتی بە کامەرانی بە خۆشگوزەرانی بۆ وڵاتە کە پێڵین کوردستان یاخود پێڵین هەرێمی کوردستان بۆ یاڵین لێرە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتری بینەوە خواتان لەگەڵ